بەڕێزان و خۆشەویستان پێشەوا ئیمامی عومەر جاریش وە بوو ڕێگا و شوێن و عوقوبەکانی لێدان بوو دەم و دەست هەموو دەمێ حەیزەرانێکی پێ بووە سەحابیەکان هەموو لێی دەترسان بەرپرسەکان هەموو لێی دەترسان کە ئاشکرا بوو لەژێر عەبای لای دەستە چەپی حەیزەرانێکی تەواو هەموو دەمێ پێی بووە هەر کاتێک بچوو با لای بەرپرسێکی ئەو حەیزەرانەی لە بن عەبایەکەی خۆی دادەنا ئیمامی عومەر دەڵێ یەکێک لە جارەکان ئیمامی عومەر کاتێک کەوا چوویتە شام لەوێ وەگەیشتە یەزیدی کوڕی ئەبوو سوفیان وەگەیشتە ئەبوو عوبەیدەی و لە پاشان گەیشتە خالیدی دیتیەکە وڵاغی زۆر چاکیان پێیە ئیمامی عومەر بەسەریان ڕاگەیشت و شمەکی زۆر نایە بوو جوانیشیان لەبەرە ئەوانە خوامیان سەحابەشن ئەو جار فەرمووی ورن ئەوان پێشوازیان لێ کرد گوتیان ئەی ئیمامی عومەر بەخێر بێی خەلیفەی موسڵمانان هاتیە بەرپرسن ئەوانە کاتێک ئیمامی عومەر فەرمی ورن وڵاغەکانتان بین و خۆتان ورن کەم بڵێ ئەی خەلیفەی موسڵمانان فەرمی کا وڵاغەکانتان ببینم یەک بە یەک وڵاغەکانی دەست لێدا فەرمی ئەو شمەکە نەرمە چییە لەبەرتان ئەو جار لە پاشان فەرمی ئەوە کۆ خۆتان ئەوها ڕازاندیتەوە ئەوە شمەک و جلوبەرگ و وڵاغی مجاهیدان نییە ئەو کەسانە نییە کەوا دەجەنگن لە پێناو خوای لەشکری پێغەمبەری وا نەبووە عەلەیهی السەڵات وەسسەلام حەیزەرانەکەی دەرهینا دایە بەر حەیزەرانان چێیدا بەر حەیزەرانان ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح خالیدی کوڕی وەلید کەوا سەحابە بووە کە بەڕێز بووینە دنیا نەویست بووینە خواویست بووینە لەبەر چاوی جەماوەرەکەی ئەوان هاتبوونە پێشوازی نەیگۆت ئەوانە لێم هەردەگەڕێنەوە و فلانەشت فەرمووی ئەوە شمەکی مجاهیدان نییە نەتان بینمەوە جارێکی دی ئەو وڵاغانەتان لەژێر بی و ئەو شمەکانتان لەبەر بی و جەماوەرە ڕەشوڕوتەکەش لەو شتانەی نەبی ئیمامی عومەر ئەوها بە حەیزەرانی لە بەرپرسەکانی دەدا دەم و دەست تخوا ئەگەر بەرپرسی مەزن و گەورە هەر یەک جاری لە دیار ئیعلامەکان دوو سەرە حەیزەرانۆکەی گچکۆکە بگەینتە بەرپرسە گچکە گەندەڵەکان ئەو کاتەی تخوا جارێکی تر گەندەڵی دەکەن ناترسێن و شەرمی لە خۆیان ناکەنەوە بەڵام کاتێک کەوا لە ئیعلامی دوو قسۆکەیان پێ دەڵێ کەسێک ئەگەر حەیای لەگەر خودای نەبێ حەیای دەبێ و شەرمی دەبێ لە دوو قسۆکان کە پێی بگۆترێ نەخێر ناوەڵڵا بەڕێزان و خۆشەویستان